باز لە شێوازی ناسینەوەی هەنگوینی باش و هەنگوینی خراپەکەین و هەروە باز لەوە ئەەکەین کە ئابووری هەنگوین یاخود هەنگ چ کاریگەریەکدا ئەنێ لەسەر ئەو ناوچەی کە هەنگ بەخێوەکەن یاخود هەنگ بوونی هەیەیانە ڕەنگە ئێمە زۆربەی کات کە باز لە باشیەکانی هەنگەکەین دەست بەجێ هەنگوینەکەمان بیر بکەوێتەوە کەوەکو خواردنێکی سەرنجڕاکێش لە لای زۆربەی کەسەکانەوە بەکارێنرێ ڕەنگە زۆربەی کات لەسەرشی کە گفتوگۆ ئەکرێ بوو ترێکا بۆ چەندین نەخۆشی سوودی خۆی هەیە بەدەر لە تامە خۆشەکەی بەڵام ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوە ئەکەین کە هەنگ بە شێوازێکی گشتی بەدەر لە هەنگوینەکەی چ سوودێکی تری هەیە ئایا زۆربەی کاتەکان بیستمانەکە ژەهری هەنگ ژەهرێکی کوشندە نییە ڕەنگە زۆربەی کات ئەو کەسانێک کە هەنگی کیش پێیانەوە ئەدا زۆر دڵگران نەبن بڵێن هەنگە زۆر یعنی کوشندە نییە زەهرەکەی ئێمە ئەمڕۆ گفتوگۆ حتا لەسەر زەهری هەنگەکەش ئەەکەین گفتوگۆ لەسەر ئەوە ئەەکەین کا چۆن هەنگوینی باش کە ئێمە ئیکڕین لە بازارەکانە بیناسیینەوە ئەو هەنگوینەی کە لە نێو سەلاجەکانە هەڵ ئەگیرە زۆربەی کاتەکان وا باوە ئەوترێ ئەگەر هەنگوینەکە بەستی ڕەنگە ئەمە هەنگوینێکی باش نەبێ ئەم قسەیە خۆی دروستە یاخود بە شێوازێکی ترە زۆربەی کات ئەوترێ هاوکارم ئاری پێشەوەی بڕوات بۆ بڕگەکەی ترمان باسی ئەوەی کرد لەگەڵ من کە هەنێ جار شقارتە یاخود ئاگر ئەندرێ بە هەنگوینەکەەوە بۆ ئەوەی کە بە بۆنەکەیە هەنگوینی باش و خراپ جا بکرێتەوە ئێمە ئەمڕۆ گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر ئەحمەد حەمەئەمین کە بڕێزیان شارەزان لە بواری هەنگوین و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێبێتەوە ئەم کاتت باش زۆر سپاسی و کورساتی ژەکەم بۆ ئەمەلەوە بۆ ڕەخساندنی ئەم فرسەتە بەخێر بێ سەرچاوان دکتۆر گیان دکتۆر دەستپێک با لە سوود و گرنگی هەنگەوە دەست پێ بکەین بە شێوازێکی گشتی دواتر بچینە سەر هەنگوینەکە بە شێوازێکی گشتی بوونی هەنگ لە ژینگەدا بە شێوازێکی باش سوود و گرنگیەکەی خۆی لە چیا بینێتەوە بەڵێ ئەمە هەموو کاتێکە بیرمان لە هەنگ کردوتەوە دایما سەرنجمان بۆ ئەوە چووە کە هەم بەس هەنگوینەکەیە بەس ئەگەر باسی هەم بکەین گرنگی هەنگ ئابووری هەنگ بۆ مرۆڤ لەوا خۆی بینێتەوە نەک هەر بۆ هەنگوینەکە بەڵکو بۆ بەرەمێنانی هەڵاڵە بۆ بەرەمێنانی خواردنی شاهنگ بۆ میوەکەی بۆ پرۆپۆلیس کە بەرهەمی ئەهێنێ و هەروەها بۆ ئەوەی پورەیەکمان دەستکەوێت کە وەچانێتەوە پورەیە بۆ فرۆشتن بەخێوکردنی شاژن بەنامی تایبەتی خۆی هەیە شاژن بۆ فرۆشتن کە بێیرێ بەو شوێنانە یا بۆ هەنگەڵانانەی کە شاهەنگیان کەمە لە ناو کوورەکانیانە و هەتا دوایی گرنگترینیش لە هەمووی گرنگتر چییە؟ مەسەڵەن تۆ لە ئەمریکا باسی هەنگ ئەکرێ ئەڵێ هەنگ دۆکو دۆلار وایە ئەفڕێ بەسەر چێڵگە کشتتوکاڵیەکانی بادەم لە ناوچەی لە ویلایەتی کالیفۆرنیا بۆ چونکە بادەم لەوێ ئەگەر ئەمریکا ئەوەی لە زانیاریم هەبێ یەکەم وڵاتە لە بەرهەمی بادەمە لە هەموو جیهانە دوای ئەوە وابزانم ئێران دێت جا ئێرە ئەمریکا پشت بە چیە بەسێ پشت بە هەنگ ئەبەسێ بۆ پیتاندنی گوڵەکان بۆیە دایمەڵێ هاوسەیەکی یا پەیوەندیەکی زۆر بە هێز هەیە لە بینی هەنگ و سروشتە سروشت مەبەست چییە مەبەست پیتاندنی گوڵی دار و درەخت و بەروبوومەکانە ئەنشتاین لەسەر ئەوە وتەیەکی جوانی هەیە کە لە زەمەنی خۆیان باسی کردووە ئەڵێ دوای نەمانی هەنگ لەسەر گۆی زەوی بەشەریت 4 ساڵ دوایەوە بەشەریت نامێنێ بۆ کە هەنگ نەبوو گوڵ ناپیتێنرێ گوڵ نەبوو هەڵی ناپێچێ بەرەکە ناگرێ کە بەر نەبوو بەرهەمی کشتتوکاڵی نامێنێ خواردنی بەشەری مرۆڤ نامێنە لەوەرەوە بەسێتی ئەکەوێتەوە جیهان بۆیە هەنگ زۆر گرنگە بوونی لە هەموو شوێنەکە هەبێ لە شتیتر بیرم کەوتەوە ئەڵێ یەک لە سەر سێی خواردنەکانمان کە ئێمە خۆین احتیمادی کولی لەسەر پیتاندنی گوڵەکانی لەسەر پیتاندین ئینە لەسەر هەنگە بۆ پیتاندن یەک لەسەر سێی لەبەرەوە دایما بێ ئەڵێ مەسەلێکی شەیە بە ئینگلیزی باسێکە ئاڵێ ئەبێ ئەمە سپاسی پەروەردگاکەین وەی هەنگی بۆ دروست کردوین هەنگیش حەزمە کرد پرسیارەکەی بەڕێزت ئەمە نەبوو بەڵام حەز دەکەم لێرە باسی بکەم کاڵم گرنگی ئابووری هەنگ بۆ هەنگ بەخێوکردن بۆ مرۆڤ چییە؟
تۆ هەنگ ئەتوانی هەموو کەسێ بە خێویکە ممارەسەی عملیە پراکتیکی کە فێر بوو ئەتوانێ و ئەم کەلتورە ئەتوانێت بگوجەزرێتەوە لە مەسەر لە دایک و باوکەوە بۆ مناڵ لە مناڵەوە بۆ نەوەکانیان لە دوای ڕۆژە شتێکی قورس نییە سێهەم ئەم کەلتورینە دوای ڕوودانی ئەزمەیەک یا قەیرانێک بە ئاسانی ئەتوانی دەستێ بکەیتەوە ئەتوانی دەستێ بکەیت ئەگە پارەشە نەبوو بڕی پارەی زۆری ناوێت تێچوونەکەی کەمە ئەتوانی لە سەبەتەیەکا بە خێویکەی دوایی بیکەی بە سندوق لەبەرەوە چۆن باسی هەنگکەین هەنگ مێرویەکی ئاڵتون وایە. دکتۆر ڕەنگە دەست بەجێ کە باسی هەنگەکەین هەنگوینێکی باشی سروشتی بێتە بەرچاومان زۆربەی کاتیش ئەو کەسانی کە بە دوای هەنگوی ناگەڕێن زۆربەی کات مەراقیان ئەوەیە کە هەنگوینێکی سروشتی تەواویان بەدەست بگا ئێمە چۆن بتوانین هەنگوین و باش بە هەنگوینی باش و خراپ لە یەکجا بکەینەوە بە تایبەتر ئاماژەت پێکرد یانی ڕەنگە ئەمە هەموو کەسێک نەتوانێت ئەم بابەتە جیا بکاتەوە کۆمەڵێک خاڵ هەیە کە ئێمە سەیری هەنگوینەکەمان کرد دەستنیشانی بکەین کە ئەمە هەنگوینێکی باشە یاخود خراپ بەڵێ ئەژین خان تامان ئەوەی من باسەکەم هەمووی نەتیجەی تەجروبەیە لە ژیانە ئەزمموی خەڵکە کە فێری بوو یا بەسەریا تێپەڕیوە ئەینا هیچی وەکو سەرچاوی زانستی نییە بەڵام ئەوەی کە تاچید زانستی چۆنە تۆ لە ئەچیز ئامێری تاقیگە و هەبێ تاقیکە تۆ بزانەمە چەند شەکریتیایە چەند شەکری یەکەیتیایە ئۆحادی چەند شەکری دوانەیتیایە پێکاتەکانی لە چی پێگاتووە ئایا شەکری دروستکراوی بۆ ئیزافە کراوە ئەمان ئەمووی لە تاقیگە ئەکرێ ناوی شوێنیتر ئەمە ناکرێ ئەچێکی منێڵێم ئەڵم بەڵگەی زانستی نییە بەڵکو بەڵگەی کەسانێکە لە دێر زەمانەوە ئەو تەجروبەی پیا کردو ئەزانێت چییە مەسەڵەن بۆ نمونە باشین شت بۆ هەنگ بە خێوکردن هین بۆ هەنگوی ناسینەوە بۆ نوبەرامە یەک دەمەکەوتشیشی چا کە ژێر زمانتەوە ئەو ئەنە هەسی پێکە ئەگە زبریکی تیا بێەوە شەکریتیایە ئەگە زوو توایەوە و ئەمە مانای هەنگوینی ساغا هەنگوینەکەشیە بۆنەکەی بۆن و بەرامەکەی تامەکەی ئینجا بۆنەکەی زۆر گرنگە چووکە گەڕێتەوە بۆنەکەی بۆ ئەو شیلەی گوڵی کە هەنگەکە لێوەی هێناوە ئەمە تاقیکردنەوەیشی ئاسایی تاقیکردنەوەی دووەم ئەگەر لە شوشەکە لە شوێنی خۆیان ئاوایە ئاوا تەمەسەکەی قاپات کرابێت نەڕژێ ئاوا هەڵی جێڕەوە ئەگەر بڵقی زۆر دروست کرد ئەوە معنای وایە مەوادی تریتیایەکو هەڵاڵە و شتی تر باش پاک نەکراوەتەوە وەلو ئێستا هەنگوین بە دوو جۆر ئەفرۆشێ بە دووسێ جۆر ئەفرۆشەیە یا بە شانەکەەوە یا شانەکە و هەنگوینەکە لە شوشایە یا بەس هەنگوینەکە پاڵاوتەیە کێتە شوشەوە جاکە بڵقی زۆر دروستکە معنای وایە هەنگوینەکە بە سافی نییە تەجروبەیەکی تر تاقیکردنەوەیەکی تر لە ماڵەوە دوو هەنگوینە لایە یەکیان نازانی کامیان ئێشان ئاسڵیە ساغە ئێشان ساختەیە باشیشتە دەوێت دوو پەرداخ ئاوی سارد بێنە کاڵم ساردی ئەتیادی بێنی لە داینێ هەردووچی ئەو هەنگوینە ساختەکە باڵیشان ساختەکە تێکەیشان ساغەکەی تێکە دوو پەرداخە ئاوە ئەوەی ساختەکەیە یەکسەر کێتە خوارەوەنگین ئاوا بە کەوچکە شۆڕی کەرەوە ئەبێ ئەگەس ئەسڵ بێ ئەبێت دەزوولەکە نەبچڕێ وەکو مار خۆی بپێچێ لە ناو پەرداخەکە ئەگەر ئەوە ڕوویە ئەوەمانە هەنگوینە ساغەکەیە ئەگەر ئەوەی ساختەکەیە چییە هەنگوینەکە ئەبچڕێ دەزوولەکە زایدەن ئەوەی چی ڕوویە لە ناو ئاوەکە ئەو هەنگوینە لە ناو ئاوەکە پەرەوازا بێ و پەرشوو بڵاوە بێتەوە و وەکو تەموو مژێ دروستەکە مانەوە شەکریتیان ناو ئاوەکە تواوەتەوە ئەوەی کە لە تەجروبە باشەکان باسی ئاو یاخو باسی دەنکەشقاتە و کرد بازم باسی دەنکەشقاتە و کرد دەنکەشقاتە ئەوەیە کە کە بیکە بە هەنگوینەکە و لێی بە ئەگەر داگی سا و ئەگەر دانەگی سا بەڵام ئەوە تەجروبێکی سەرکەوتوو نییە بۆ چونکە لەوانەیە دەژۆی سێ لەبەرەوەی کە نسبە ڕێژەی ئاوی زۆرە شێ هەیە ئەگەر نەکە داگی سا هەنگوینە ئەوە شەکریتیایە
ین ئەوە ئاسڵە کە ئینەکەی خۆیەتی ئەگەر دانەی ساڵێن ئەوە هەنگوینەکە ساخنێ بەڵام ئەمان کە ئەڵێت بۆ نمونە هەنگوینەکە بخەرە سەلاجەوە ئەگەر بەستی بەشێکی زۆری لە ژێرەوە بەستی ئەمە هەنگوینەکە ئەسڵنی ئەمان تا چەند دروستە کامە بووی بڵێرەوە ئەو هەنگوینەی کە تۆی کڕی لە شوشەکە بخیتە ناو سەلاجەوە بەڵێ ئەگەر بەشێکی بەستی بەردەوام ئەو چێ ئەمە هەنگوینی ئەسڵی ئەمە دروستە ئەو دیادی بەڕێزە باسێکی ئەوە پێوتێ کریستەلایزیشن بە ئینگلیزی یاخ و تەبەلور بە عەرەبی و بە کوردی دەنگکۆڵەبوونی پێوترێ ئەوە هەموو جارێک چ من بێ چ برادەرە هەنگاوانەکانی برادرم بێ هەموو تەشی لەسەر ئەواکەینەوە کە ئەمە دیاردێکی سروشتیە ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی ئەو هەنگوینە خراپە بۆ ئەکەوێتە سەر ئەوەی ئەو بەلوراتانە کە دروستە بێ نسبەتی یاخۆ ڕێژەی گەردیلەکانی گلوکۆس زیاترە وەکو لە فراکتۆس ئاوە جیا بێتەوە کە جیا بۆ ئاوەکە دەورەی ئەیە بێ بە بەلورە بێ بە کریستاڵ بەڵام ئەوە لە سەلاجا وای لێبێ شوێنەکە گونجاوترە بۆی لەژێ دەرەجەی حرارەی پێنجەوە زیاتر گونجاوە بۆ بین پێنج بۆدە زیاتر گونجاو بوو بۆیە ڕوئەیە ئەجنا ئەوە کە ڕوویە بەڵگەنیە بۆ خراپبوونیەکە ئەتوانی چارەسەریکەی زۆر باشە دکتۆر هەنگوینی شاخ و هەنگوینی دەشت فەرقی چییە ئەوی پێدەشتەکان و شاخ و ئەمە شاخێک چۆیە و ئەوە چۆیەوە ئەمانە بەردەوام هەستەکەی نرخێکی زیاتری لەسەردا ئەنرێت ئەڵێ ئەمە هەنگوینی شاخ زۆر باشە یعنی جیاوازی پێکاتەکەی خۆی لە چیا بینێت لە چیا خۆی بینێتەوە من ئەڵم کە باسی هەنگوینە شاخە کرێ ئەوە وایە بۆچی یا هەنگوینی لە ناو دارا بێ ئەو هەنگوینی شاخە کە دوورە لە دەستی مرۆڤەوە یا ئەو هەنگوینە ناو دارایە و پورەیە کە چۆتە ئەویە و ئیتر گیساوەتەوە و کەس نازانێ مەگەر دوای هەنگەکە بکەیزانە ئەچێ بۆ چووە ئەمانە بۆچی باشن ئەکەوێتە سەد دوو خاڵی یەکەم دەستی مرۆڤ نەیگەشتوەتە شەکرایی باتێ یەک هەروەها قڕکەرە چیمیاویەکانی نەدراوەتەیە بەم هەنگە یاخو بەو شوێنانی کە هەنگەکە سەردانەکە تا لە ناو بچن یاخو ئاساری یاخو ئاسەواری ئەو قڕکەرە چیمیاوانە بگوێزێتەوە بۆ هەنگوینەکە ژەهراویکە ئەمە لەلایەکی تر ئەکەوێتە شیلەی گوڵەکە مەسەن بعضی شوێنێ بەڕاستی من بەلام و سەی دەکاڵێەوە هەنگوینی شاخە هەنگوینی شاخە بەڵام جای وا هەیە تەمەشاکی ئەو گوڵانی لەو ناوچەیە هەیە زۆر گوڵەکە زۆر چاک نییە شیلەی گوڵەکەی کەمە تا گوڵەکە چاک بێ گوڵی شاز بێ شیلەی گوڵەکەی زۆر بێ گوڵەکان دیاری کراوە بۆ ئەوەی کە ئەگەر هەنگ ئەم گوڵانە شیلەکەی بمژێ هەنگوینەکەی باش بڵێ گوڵ سەرچاوی هەنگوینەکەیە شیلەی گوڵ سەرچاوی هەنگوینەکەیە ئێستا بعضی شوێنێ گوڵەکان تەمەنیان کورتە زۆر نامێنێتەوە مثلا من لە شوێنەکەی خۆم لە ماڵی خۆم لە گوندی ئەڵمانی سێ سنووقم هەیە و ساڵانە هەنگوینی خۆم دەرەکەم ئەم ساڵەتوانم بڵم بە شاعری هەموو هەنگاوانەکان هی هەموو لایەک هەنگوین بەرهەمی ئەم ساڵ ناتوان بڵم بە وردی ژمارەکە چەنە بەس بەرهەمی هەنگوینی ئەم ساڵ لە هەموو ساڵ ئەتوانم لە زۆر ساڵەکانی پێشوو باشترە من هەنگوینەکە لە ماڵی خۆما بەخێوەکەم بەڵام چونکە شاخی گۆیژە نزیکە ئەتوانێت بچیت و بێتەوە هەنگ 3 کیلۆمتر بۆ 3 کیلۆمتر و نیو ئەڕات و هەمان مەسافەش ئەگەڕێتەوە بەڵام تا نزیکتر بێ بۆ ئەو باشترە بۆی وزە سرف نەکا و هەنگوین سرف نەکا بۆ هیلاکی ماندوو نەبێ و هیلاک نەبێ لەبەرەوە کاڵی هەنگوینێک باشەوەمەی شاخە دەستی مرۆڤ نەیگەشتوێتێ و شیلەی گوڵەکەش ئێستا باسی هەنگوینی قەندیلە ئەگە خەڵک بتوانێت بچێت لەبەرەوەی کە ناوچەکە ناوچەی شەڕە تا ڕادەیەک تۆ لە هەموو لە چ لای ئەم لای شاخەکە بێ و بڵێن ناو شاخێ بێت چ ئەو لای ئاسمانەکە بێ بەدەست ئەم لا ئەولاوە تارە و فڕۆکە و قەسف و ئەمانە وای لێ کردووە کە خەڵک نەگاتەوە شوێنە ئەجینا باشی هەنگوینی و ناوەیە بۆ چونکە باشین گوڵی لێیە گوڵی چێوی گوڵێکی تر هێنا هەنگوینێکی تر کە باسی جۆری هەنگوین کرا من خوێنمە تۆ لەسەری هەنگوینەکەیە پێ هەنگوینی کەستەنا هەنگوینی گوڵە بەڕۆژە هەنگوینی سنەوبەر هەنگوینی شێتی هەنگوینی ئەنواعی هەنگوین هەیە لەکوێ لەسەر بەحری لەسەر دەریای ڕەش لە تووشە لە ئەشکەوتە هەیە گوڵی دۆندرۆ لیزەشێکی وای باش بیرم نییە ئەمانە لەوێ بەس لەو شوێنە هەیە لەو مەنتیقەی ئەشکەوتایە ئەو مەنتیقەی ئەشکەوتەکەی لێیە
لە هیمالایی هەنگوینی سووری هیمالایە ئەو گوڵە بەس لە سەو شاخانەی هیمالایە لای نیپالەوە هەیە کە لە هیچ شوێنێکتر نییە. باشە نرخەکەی ئەم گوڵانە دیاری ئەکا نرخی بەڵێ نرخی هەنگوینەکە گەڕێتەوە بۆ شیلەی گوڵەکە کە لە گوڵەکەوەیەت. اینجا جۆرێکی دیاریکراوی هەنگوین هەیە کە نرخی لە هەموو جۆرەکانی تر گرانتر بێ هێکاتەکەی جیاوازتر بێت یعنی کارەکەی بۆچی ئەگەڕێت. بەڵێ ئەو هەنگوینەی کەن باسەکەم ناوکەین لەسەر زمان نییە کە لە تووشیا هەیە کیلۆی 10,000 یورۆیە یعنی دەفتەرێک. باشە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە دکتۆر هۆکارەکەی بۆچی ئەگەڕێت هۆکارە گەڕێتەوە بۆی هەنگوینەکە هەنگوینێکی تاڵە و پێکاتەکەی لە پرۆتین و لە ڤیتامینات و لە هۆرمۆنەکان و لە کانزاکان دەوڵەمەندە هیچ هەنگوینی تر وەکەوە نییە بۆیە گرانە. هەنگوینێکی تر هەیە عەفوم کە بیرم نەچێتەوە پێوتێ هەنگوینی العسل الجنوني. العسل الجنوني يعني هەنگوینی شێتی. ئەم هەنگوینە چییە؟ ئەمە لەسەر هەنگوینی سووری هیمالای سەر شاخانی هیمالا هەیە وەختی خۆشی یۆنانەکان بەکارێنە ئەهێنا دژی داگیرکەرەکان بەسەر ڕێکە بۆیان داهێنان ئەیان خوارد ئەکەوتن جێژە بوون وەکو سەرخۆشیان لێ هات وەکو مادێکی وەکو حەشیش وایە ئیتر بە ئاسانی جوندەکانیان ئەگەر دوای 2 ڕۆژ هۆشیان ئاهاتەوە بەرخۆیان لەوا بەکارێناوە لە شەڕی ترا بەکارێن لە دێ زەمانەوە لەگەڵ دژی ڕۆمەکان بەکار هاتووە ئەم هەنگوینانە هەنگوینێکی زۆر شازە لە هەموو شوێنەکە نییە. باش دکتۆر ساڵانی ڕابردوو بەردەوام ئەوترا کە بەهۆی وشکە ساڵیەوە کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر بەرهەمهێنانی هەنگوینی باش و لەسەر بەخێوکردنی هەنگ دروست کرده بوو. ئەتوانرێت بڵێن ببووترێ ئەم ساڵ تا ڕادێک بەرچاومان ڕوونترە بۆ ئەوەی کە بەروبوومی هەنگ باشتر ئەبێ واتە هەنگوینی باشتر ئەبێ یاخود بەخێوکردنی هەنگ بە بەراورد بە ساڵانی پێش و گۆڕانکاری بەسەرای ئەکەوێتە سەر وشکە ساڵی ئەگەر وشکە ساڵی بەردەوام بێ تامان کە وشکە ساڵی بەردەوام بوو عنی ئاو کەمە بێتەوە ئاوی ژێر زەوی کە ئاوی ژێر زەوی کەم بۆ تۆ ێستا تۆ تەمەشای ئێرە مەکە ئەم سەوزایە بینی تەمەشا و شاخ و داخەکە بڕۆ تەمەشای لە تایارەوە تەمەشای ئەڵمانیا کە تەمەشای وڵاتانی ترکە هەمووی بە وشکە ساڵیەوە ئەناڵێنن تا کە وشکە ساڵی هەبوو یعنی دارودرەخت کەمە بێ کە دارودرەخت و بەروبوومەکان کەم بوو ینی گوڵ کەمە بێ کە گوڵ کەم بوو حتممە شیلەی گوڵ کەمە بێ شیلەی گوڵ کەم بوو عنەی هەنگین کەمە بێ کە هەنگین کەم بوو معنەوەیە چالاکی هەنگ کەمە بێت بەرەوە ئەوەی چاوەڕوان ناتوان بڵم چاوەڕوان کراو چییە ئیتر خالق جستانی داکی بارانمان زۆر بێ باران زۆر بێ باشە بەڵام باران چییە سە تۆ لە سیتەک چەندین باخە و باخێ لە سیتەک دراوسێ یەکەن ئاوەکانیان کەم بووە هەر نەماوە ئەمە ئەبێ پێویستی بۆ بارانێکی زۆرێک کە لە 2010 بوو یان 19 بوو کە ئاوی دوکان لێ ئەڕژا لەبەر زۆری باران خواب کاتەوە ڕووباتەوە بۆی ئاوی ژێزەوی پڕ بێتەوە ئاە هەموو شتێک ئەبوژێتەوە بەڵام بەڕاستی مەترسی وشکە ساڵی نەکات لەسەر هەنگ لەسەر مرۆڤی شەیە. باشە دکتۆر ئێمە ئەتوانین ئەگەر وشکە ساڵی وردە وردە بەرەو کۆتایی چوون هات یعنی ئەم ساڵ ئیشەڵا باران باش بوو ئەتوانرێ لە لای خۆمان هەنگ و بەرهەمەکانی هەنگوین وەکو ئابوووریەکی باش پشتی پێ بەسترێ ئەگەر پێویستمان بە شتێکی وا هەبێ پێویستەکان لە چیەوە دەست پێ بکەین پێویستمان بەچی هەیە بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین هاوشێوی ئەو وڵاتانەی تر کە هەنگوینی زیادیان هەیە و هاوردەی شوێنەکانی تری هەناردی شوێنەکانی تری ئەکەن ئێمەش بتوانین بە هەمان شێوە لە بەرهەمەکەی خۆمان ئەوە زۆر بێ بتوانین بینێرینە وڵاتەکانی دەوروبەری خۆمان. بڵێ تەبەن وەکو باسمان کرد ئابووری گرنگی ئابووری هەنگ زۆرە هەنگ بەخێوکردن و من کە مامۆساون لە کۆڵێژی کشتتوکاڵ هێشتا ئەو کۆرسەم ئەو تۆ چەند ساڵ لە 1970ەوە کە بە معیت دامەزرام لە کۆڵێجی کشتتوکاڵ هەتاوکو ڕۆژێ لە زانکۆ بووم من ئەو دەرسەم و تۆتەوە و 2 ساڵ دوای خانەنشینیشم کە داوخۆم داوام کرد و تومەتەوە تەلەبە هەبووە کە هێشتا لە کۆڵێج تەخەڕوجی نەکردووە دەستی کڕی و بە کڕینی سندوقی هەنگی بەخێو کردووە لەبەرەوە هاندەرە بۆ ئەوی هەموو کەسێ کە تۆزێ فێی تەکنیکەکە بوو هەنگ بەخێوکە ئەگەر نەشی کەسێکیش بوو تەلەبە نەبوو تا لە کۆڵێژ وەریگرێ ئەتوانێ ئێستا منۆزەمات هەیە پرۆپۆزەڵیان تەقدیم کردووە خەڵک پرۆپۆزەڵیان تەقدیم کردووە بۆ خەڵک فەندیان پێیا کردووە
جاران فاو ئەو دەورەی ئەبینی زیاتر بەسەلا خەڵک پرۆژەی بچووک پرۆژەی کشتتوکاڵی بچووک بۆی خەڵک هاان بن هەرێکە لە ئاسی خۆیان خاصان لە گوندنشینەکان دو سنووق سێ سنووق بەخێوکە ئیتر ئەمە سەرەتایە ئەڵێ مەسیرەیەکی 1000 کیلۆمەتری بە هەنگاوی یەکەم دەستپێکە لەبەرەوە هاندەر هەبێ بۆ شتەکە و پرۆژەی بچووک ئەبێ دەسەڵاتی ژیاخۆ حکوومەت هاندەر بێ بۆ ئەویشە پارەی زۆر ناوێ پارە تەرخانکە بەڵام ئایا ئەکرێ ئەوێ دەکەین کە بۆ شازە بێ کە باسێگەی دکتۆر ئاماژەت بە شتێک کردووە کە کتێبێکت لە بەردەستایە کتێبی خۆتە کە نووسیتەوە ئەگەر حەزکەی ئاماژەیەک بە کتێبەکەت بکەی کە باز لە چی ئەکات و هەر تایبەتە بە بواری هەنگ و گرنگیدان بە هەنگ یاخود بە شێوازەکە کتێبەکەت سپاس دەکەم وەڵاهی ساڵێک زیاترە بیرۆکەی ئەو کتێبم بۆ هات و زۆر سپاسی یەکجوو برادری خۆمەکەم کە هاوڕێ من لە گروپی شاخ یان دکتۆر فازی لاوە یان کامەران سوبحان کە زۆر هاندەرم بوون بۆ ئەو کتێبە و دواییش داوام لە هین کرد لە زانکۆ کرد کە کتێبەکەم بۆ چاپکە وتیشیان بەڵام ئەوەی ئەوانیان کرد ئەنار بۆ مەکتەبی کولی زەراعە و کۆلێجی کشتتوکاڵ و بەدەست ناکە و زۆر بەڵام ئێستا بۆ بە چاوڕوونی برادەران و بینەران ئەو کتێبە ئێستا حالیان لە قۆناغی کۆتاییایە لە بەردەستی کۆمپیوتەرمانایە کە تەکنیکی کۆمپیوتەری تەواو بۆ ئینێرم بۆ چاپخانە دوای ئەوە ڕێکخراوی CDO مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبەکان گرتوۆتە ئەستووە ئەو ڕۆژێک کە شەڵا مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبەکەم بۆ کرێ ئێوەش لە ڕێگەی کاکە ئاریەوە بیا کاکە باساک بێ چ کەسێکی تر بێ لێرە ئاگادارتانەکەمەوەی تر لەگەر حەسان کرد بێن بەشداری بکەن شی چاکە ئەو کتێبە ساڵێ بۆ ساڵونیەکم پێچوو بە کوردی دامناوە سەرچاوە جارە 6 لاپەڕە هەست سەرچاوم بەکارهێناوە سەرچاوی کوردی سەرچاوی عەربی سەرچاوی بیانی زایدان ئیتر خەڵکیی ژمارەیەکی لە هاوڕێیان بە زمانەوە بە هەڵسەنگاندنی زمانستی هەڵسەنگاندنی زمانەوانی بە تەکنیکی کۆمپیوتەری بەمانە یاخوو بە پەیداکردنی سەرچاوە بە پەیوەندیکردن پیانەوە پەیوەندی شخصی ئەمانە مجموعی برادەر لەگەڵ مایلاگونتە لێرەوە زۆر سپاسی هەمیانەکەم بۆ لە کتێبەکەشە ئاماژەم پێکردووە و ئینشەڵا لە ماوەی مانگێک کەمتر ئەکەوێتە بەردەستی خوێنەران دەستەکان خۆش بێ دکتۆرگام یەک پرسیارمەک و کۆتا پرسیارمەوە باشترین شوێن بۆ ئەوەی کە هەنگوینی تا هەڵبگیرێت کوێیە لەکوێ ماڵە هەڵبگیرێت بەڵێ هەنگوین ئەگەر ڕۆژانە بەکاری بێنی هەر لە ناو کەوانتەرەکە دایدێ زۆر ئاساییە بەڵام دائیمە تاکید لە دوو خاڵ کردێتەوە یەکەم هەنگوینەکە ناو شوشابێ لە ناو پلاسیکانە بێ بۆ قابلی ئەوەیە کە پلاسیکەکە تەفاعولکە لەگەڵ هەنگوینەکە و هەنگوینەکە خراپ بێ یەک ناو شوشابێ باشە دوو ئەگەر چووی بۆ سەفەر ماوەیەکی 3-4 مانگ ساڵێکە پێچوو بە هەنگوینەکە بخەرە سەلاجەوە زۆر ئاساییە بەڵام بۆ بەردەست ڕۆژانە بەکاری بێنی لە ناو کەونتەر لە ناو چەکمەجەکات داینێ لە گەرم نەبێت شوێنەکە نزیک ئاگرەکە نەبێت نزیک تەباخەکە نەبێت باشە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان سوپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە شێوازێکی زۆر جوان و بەوردی باست لە بابەتەکە کرد بۆمان زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە دەستەکان سەرکەوتوو